فشار بۆ وەرگرتنی موچە، فشار بۆ ئاو، فشار بۆ کارەبا، بۆ نەبوونی خزمەتگوزاری. لەوەتەی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم دەست بەکار بووە بە فشار وەڵام دەداتەوە. بەشێک لە چالاکانی خۆپیشاندان دەڵێن تا فشار نەکەن موچە دابەش ناکرێت، کەواتە فشار و خۆپیشاندان ڕۆڵی گەورەیان هەبووە لە ناچارکردنی دەسەڵات. بەڵام ئەگەر فشارەکان هەرێمی بێت ڕۆڵی زیاتری دەبێت و پێویستە جگە لە پارێزگای سلێمانی شارەکانی دیکەش فشار دروست بکەن. گومان ئەگەر ئەگەمان ئەو فشاریان نەبووە پشتیان لێکردن و سوێن بەخۆ ئۆکسیژنەکەشیان پێفرۆشتین. ئەی تەبعاً تۆ هەر ئەمە دوازارەمە شتێکی ڕاستیە، ئەمە بەرەبەر ئێمە هەر هاوارەمان کردەوە ئەمان هەر بە سوعەتیان زاری. ئێستا شتێکە کە ئەگۆزەرێ ئەوەی کە هەر کەسە لای خۆی و ئەقوڵێ لەبەروی مافی خۆراوە. تۆ سەیری موچەکان من کە بزانە چۆن دراوە، سەیری پرۆژە و خزمەت گوزارەکانت کە، سەیری دارەکانی ناو شارت کە، سەیری شۆشە و شەقامەکانت کە. کاکە خۆمە ئەمە ینی ئێمە نەمانوتووە بە ئەمە خۆی هاوارەکە وێنەکانە دوێن دەردێڵەوە هەی بینین کە شار بەڕاستی ئەم شارە هیچ خزمەت گوزاریشی تیانە، ئەم وڵاتە هیچ خزمەت گوزاریشی تیانە. ینی بوای لێ هاتوو ئاون تۆ ئایتر کارەبا نییە، تا کارەبای خوایی کارەبا لە کەونا نییە وڵاتەکە بە کارەبای نەبشتیوان نییە. نا ئێمە چێشی نزمی کۆڵەتی مرۆڤمانەیە، ئێمە هاوڵاتەکانمان کۆڵەتیان نزمەوە. ئەگەر نا لە ئەو زوڵمەی لێرە ئەگوزارێ لە هەر سێ شارەکە گوزەراوە و بەڕاستیش ئەوی زوڵمەی لێرە کراوە لە هەموو شوێنێک زیاتریش بووە. ینی بۆیە ئەمە ناکرێ ئێمە بیدینە پاڵەمانە. هاوڵاتی بوون ئەوەیە کە تۆ مافەکەی خۆت داواکەی هەرچەنە بەرامبەرەکەت زاڵم بێ، چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەفضل جیهاد کلمة الله عند السلطان جائر. ینی بۆیە ئەو دنیاشمان لە چیز نەچێ بە ئەم دنیاش ڕۆشن کەین بەڕاستی بین مافەکانی خۆمان داوا بکەین. دەوترێت بێدەنگی شار و شارۆچکەکان لە ئاز نەبوونی موچە و خزمەتگوزاری بەمانای ئەوە نایەت خەڵکی ڕازیە، بەڵکو بێدەنگیەکان ئەوە دەردەخات کە دەسەڵاتێک هەیە دەستی خستۆتە بینەقاقەی خەڵکو ناهێڵێت تەنانەت داوای مافی خۆشیان بکەن. بەڵام ڕۆژێک دێت هاوڵاتیانی مافخورا و بەگشت ستەم و دەسەڵات و هێز ئەمنیەکاندا بتەقنەوە. لە ڕاستیە گرنگی ئەم خۆپیشاندانانە زۆر گرنگە، چونکم ئەم نووزەیە هەر بمێنێ باشە، ئەم جوڵەیە هەر بمێنێ باشە. ئەگەر نا ئێمە زانیاریمان هەیە ئەم دەسەڵاتە بەنیازی ئەوە بۆ بڕیاریشی داوە کە موچە لە 140 بۆ 45 دابەشی بکە، بەڵام کە خۆپیشاندانەکان بوو ینی پاشگەز بوونەوە کردویانەوە لە 121. ئەگەر ئەم خۆپیشاندانە بەردەوام وایە لە سەرتاسەری هەرێم و لێرەش و لە شار و شارۆچکانی تریش لە شاری هەولێر و دووهۆکیش بەڕاستی نەیان ئەتوانی ئاوها ببن بە مڵۆزم و بەڵا بەسەر خەڵکەوە لە 100 موچەکەیان ئەدا. کاتێک کە مای کەچێتە بەردەستی بە ڕێزێک لەوەیە کە ئامادەنیە قسە بکە یان ناتوانێ قسە بکە، ئەوە مانای ئەوە نییە کە ئەم ناڕازی نییە کە هیچ قسەی نییە. نەخێر ئەوانە یەکی ڕۆمانێک لە دەروون و لە سنگیانایە دژی ئەو دەسەڵات ئەستەمکارە لەوێ دەسەڵاتێکی ستەمکاری سەرکوتکاری تۆتالیتاری سەربازی لەوێ حکومەکە دەسەڵاتێکی زاڵمی بێبەزەیی ستەمکارە. بۆیە خەڵکی ئەوێ ئەیان بینین قسەیان لەگەڵاکەین هاتوو چۆیانەکەین نەخێر ئەوان زۆر لە ئێمە دیانی بەڕاستی نەڕازم. بەشێکی زۆر لە هاوڵاتیان پێیان وایە ئەوە فشارە لەسەر دەسەڵات وا دەکات خواست و داواکاریەکانیان جێبەجێ بکرێت. ئەگەر خۆپیشاندان نەکرێت و شەڕی مافەکانیان نەکەن، دەسەڵاتداران بێباکن لە گوزەران و ژیانی خەڵکی و ڕۆژ لە دوای ڕۆژ ستەم و بێباکی دەسەڵات لە ئاست هاوڵاتیان زیاتر دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.